مادام ئێمە نیوەین دروست هەر بڕیارێککە دروست سەکرێت و بڕیار ئەدرێگە ژن بەشێک نەبێلی دیارە بە بڕارێکی نقصان لە قەڵەمە درێ دەفیشیان ئامانج لەم دەست پێشخەریە ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕێگەی دروستکردنی فشار لەسەر دەسەڵاتدارانی سیاسی ئەوانەی سیاسەتی ئەم وڵاتە بەڕێوە ئەبن کارێ بکەین کە هەم لە کاتی هەڵبژاردنەکانە چانس بە ژنانێک بدرێت کە بتوانان و شیاون بۆ ئەوەی کە ببن بە ئەندامی پەرلەمان لە بەروی تەجروبەنی کابینەکانی پێشچووتر بەشێکی زۆر لەو ژنانەی کە ئەچناوێ بەس مجرد هەڵبژاردننی یان لەسەر ئەساسی خزمەتی و هەڵبژاردننی زۆر حیزبانەیە نەک لەسەر ئەوەی کە حیزبیانەیە نەک لەسەر ئەوەی کە بڵین لەسەر ئەساسی کەفاءەت و توانابێت. لە 2 ساڵی ڕابردووە پاشەکشەیەکی زۆر ئاشکرا هەیە لە کاری ڕێکخراوەکان لە مەسلەی ژنان هەرچەندە ئەم کابینەیە زۆر هەوڵیاوە بەعانی بەڕێی من ئەڵێم هینی ئەنجومەنی باڵای ئەلمانی دروست کردووە لە عێراقوانە بەڵام ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان تقریبەن هەر ڕووکەشە یعنی تەرجەمە نەکراوە بۆ واقع ئەوە بێجگەلەوەی کە ئەو هەموو فشار و یعنی کارە خراپانی کە لەسەر کاری ڕێکخراوەکانەکرا هەتا گەشتەوەی کە ئەم ئەخیرانە ئەسڵەن حکوومەتی ئەمریکی خۆی تەجمیدی کاری ڕێکخراوەکانی کرد ئەمانە هەموو بوونەتە سەر ئەوەی کە پاشەکشەیەکی زۆر ئاشکرا بە مەسلەی ئیشکردن بۆ ژنانەوە هەبێت بەڵام ژن بەشێک نییە لە پرۆسەی دروستکردنی بڕیار ژن بەشێک نییە لەو مفاوەزاتانی لەو حەلی نیزاعاتانی کە لەسەر مێزەکانەکە و سیاسیەکان لەسەری دانیشن یعنی ئێمە غیابمان هەیە لە مەطبەخی سیاسی عێراقا هەمووی ئەنجا ئێمە بەڕاستی بەشێک لەم دروستکردنی فشارە بۆ سەر سیاسیەکان بەبێ جیاوازی طبعاً کەسایەتی ئاینی کەسایەتی کۆمەڵایەتی کەسایەتی سیاسی بەنیازین بیان بینین هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە ئەبێشن بەشێک بێ مادەم ئێمە نیوەین دروست هەر بڕیارێککە دروست سەکرێت و بڕیار ئەدرێگە ژن بەشێک نەبێلی دیارە بە بڕارێکی نقصان لە قەڵەمە درێ